ئامانجی من بەشداریکردنی من تەنها بۆ نەتیجەکان نەبوو بۆ یەکەم دوم سێم نەبوو پیشاندانی ئەم چالاکیە بوو گەورەکردنی ئەم چالاکیە بوو بۆی گەنجانی تریش چاو لێ ئێمە بکەن و ڕێچکەکە ئێمە بگرنە بەردەوام بن. من خۆتەنزان لە ماوەی ڕابردوودا بۆ ماوەی 12 ساڵ یاریزانی گۆڕەپان و مەیدان و یاریزانی یاری سییانەکان و یاریزانی مەسافاتی درێژ بوون. تەنها نەتیجەم بەدەستێناوە. ئەم نەتیجانەش جێ دڵخۆشیە بۆ من، بەڵام جێ دڵخۆشی نییە بۆ ئەو کەسانی دەوروبەرم، چونکە هیچ گۆڕانکاریەکی نەکردووە. من هیوادارم ئەم گۆڕانکاریەکە لە منە نەکراوە لە ڕووی ژیانەوە گەنجەکانی تر ئەمە نەگرێتەوە، بەڵام من هاوکاریشیانم بەبێ بەرامبەر لە خزمەتی هەر کەسێم کە بیەوێ بێت ئەم یاریە بکە. گەورەترین نەتیجەکە بەدەستێنا بێت لەکوێ بووە؟ خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوودا 3-4 جام پلەیەکەمی عێراق بەدەستێناوە، ڕۆشتومەتە دەرەوە پلەی سێم بەدەستێناوە لە لوبنان لە ڕاکردنی ماوە درێژە 2 جار نەک یەک جاریش. لە میسر 5ەم بەدەستێناوە لە یاری سییانیا. بۆ نمونە نەتیجەکان زۆرن لە ئەربیل ماراسۆن ئەوەیە کە هەموو ساڵێکە کرێ دووەلیشە من 3-4 جار پلەی یەکەم 3-4 جار پلەی دووەم بەدەستێناوە. لە سلێمانی بە هەمان شێوە تقریبا لەو منتیقەش کە کرابێ هەمیشە هەر پلەی یەکەم بەدەستێناوە، بەڵام وەکو پێم وتن پێشتر هیچ گۆڕانکاریەک نەکراوە. هیوادارین بۆ یاریزانانی دوای ئەمە باشتر بێت و